دوای 69 ساڵ تەمەن و خزمەتێکی بەرچاو بە دین و ژینی مسڵمانانی هەرێمی کوردستان مامۆستا مەلا عوزێر حافز هەورامی لە شاری سلێمانی و بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستدا. بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە کەس و کار و هاوڕێ و کەسایەتی ئاینی و سیاسی و کۆمەڵایەتیەکان نوێژی مردوو لەسەر تەرمی مامۆستا ئەنجام درا و دواتر لە گۆڕستانی دەباشان بە خاک سپێدرا. بەتەواتی بەکی خست بوو ئەم نەخۆشی دڵەکەی وای لێ کرد ستیەکانی هەر هەمووی ئاوی تێچوو بوو و ئێتر جگەریشی لە سڵابی ئیشی ئەکرد و هەموو جەستەی ئاوی تێچوو بوو. هەرچی محاوەلەمان کرد ئەمان ویست بۆ دەرەوەی وڵات ئەم لە ئەو لە بەزوتیان دکتۆرەکان هیچ ئەمەلێکی نەما ئێتروتیان بیبرن لە ماڵەوە تەسلیمی ئیلاهی بکەین. وڵی ماوەی 3 مانگ بوو خۆی بەعام نەخۆش بوو بەس 15 ڕۆژە ئاواتر بە تەواتی بەکی خست. ئینشاڵڵا بەیانی پرسەکەی لە هۆڵی ئەحمەد شەمەعیە بێ لە سلێمانی. هەرچەندە مامۆستا بەهۆی پیشەی پەرلەمانتاریەوە مزگەوتی لێ وەرگیرایەوە و دواتریش بە پاساوی جیاجیا ڕێگەی پێنەدرا بچێتەوە سەر ئەرکەکەی، بەڵام لە ڕێگەی وانە تایبەت و گشتیەکانەوە بەردەوام بووە لە پەروەردەکردنی خەڵک لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام و لە زۆرێک لە بۆنە کۆمەڵایەتیەکانیش بەشدار و دەستبەر بووە. هەر قەدەری خۆی گەورە بووە من لە مناڵیوەی ناسم کاتێکە ماڵمە لە شەمحێدی من لە مزگەوتی حاجی فەرسی سووسیا خەتیب و خەتیبێکی سەرکەوتوش بوو لەو کاتەوە خۆشم ئێوە دوایش تر هەر پەیوەندی و سەردان و علاقاتمان هەبوو چەند سەفەرێکیشمان بەیەکەوە کردووە بۆ ئێران و بۆ شوێنی تریژ ئەوە وای کردووە کە خۆشەویستێکی زۆرم هەبوو بۆ مامۆستا عوزێر و علاقە و پەیوەندێکی باشمان هەبوو و مامۆستا خەتیبێکی سەرکەوتوو بوو چ لە سۆشیال میدیا و چ لە کەناڵەکانی ڕاگەیاندن و چ لە منبەرەکەی و الحەمدوللا خزمەتێکی باشی کردووە. مامۆستا ئیخلاسێکی ناودڵی خۆی هەبوو بۆ دینی خوا. دائیمەن هەموو مەسائلەکانی هەموو قەزایەکانی مەبەستی ئەوە بوو کە بەڕاستی ئەم دینە سەرکەوێت. هەموو حرەکە و سەکەنەیەکی کە بۆ خۆی یا ئێمەی بۆ هەڵەنا ئەوە نیەتەکەی بوو کەوا مەبەستی سەرکەوتنی ئەم دینە بێ. لەو پێناوا زۆر خۆی زەحمەتەدا و الحەمدوللا یەک زاهیرەیشم تیا بەدی کردووە مەبەستی ئەوە نەبوو ئەو شتانەی ئەیکا حەزی ناکرد خەڵک پێی بزانێ، ینی بۆ ئەوە نەبوو خەڵک پێی بزانێ و ناو شۆرەت پێیاکا، بەڵام هەستی بە مەسئولێتێکە. مامۆستا عوزێر لە ساڵی 1957 لە شارۆچکەی تەوێڵە لەدایک بووە و لای باوکی دەستی بە خوێندن کردووە. ساڵی 1989 کۆلێژی شەریعەی لە زانکۆی بەغدا تەواو کردووە و هەڵگرید و بڕوانامەی ماستەر بووە لە تەفسیر و فیقهدا، جگەلەوەی بڕوانامەی دکتۆرای لە فیقی بەراوردکاری بەدەستهێناوە. وەک پێشنوێژ و وتارخوێنیش لە ساڵی 1970ەوە تا ئەم دوایانی تەمەنی لە خزمەت بەردەوام بووە لە خولی پێشووتری پەرلەمانی عێراق وەک پەرلەمانتا درێژەی بەکار و خزمەتەکانی داوە و ئەندامی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان بووە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.